بەڵێ من طبعاً لەوەتی ئێگەم کە ئەم پارێزەرانی ئەم سیستەما و دەسەڵاتدارانێک کە ئێستا هەن کە قەیرانێکی سیاسیان هەیە، بەڵام کولەن من سەرنجێکی ئاوام هەیە کە وەختێک کە سەبارەت بە قەیران و سەبارەت بە دۆخی قەیران ناوی کۆمەڵگای کوردستان و عێراق قساکرێ، هەمیشە قسە لەسەر جۆرێک لەسەر سیاسەتە کە ئەم سیستەمە تائیفیە، مەزهەبیە، دینیە، کۆمەڵێک ئەحزابی میلیشیایی هاتوون وانە ئەم دەسەڵاتیان گرتووە. یعنی ما معناه ئەگەر چی لە ڕووی واقعی و بە ئۆبجێکتیڤ بە پۆزیتیڤ ئاوا ناوترێ بە سەریحی و بە عیبارەتێکی ڕۆشن، بەڵام کەسێکە گوێی لەم تێگەیشتن و تەحلیلە بێ لەم تەشخیصکردنەی قەیرانە، پێی وایە کە ئەگەر هات و ئێمە دەسەڵاتی ئێستای میلیشیایی و قەومی و ئەوانەمان وەلانە و هاتین دەسەڵاتێک وایە جەماوەری بێ خود بەخود هەموو کێشانە چارەسەرەکرێ. یعنی دووبارە چونکە ئێمە لەسەر لە بناغەوە بە جۆرێک کۆمونیستەکان و چەپەکان بەگشتی لە دنیاە لە باسی مەسلەی ئیقتصاد، ئەوەی کە ئیقتصاد چۆن ئیدارە ئەکرێ و ئیقتصاد دەبێت چۆن بێ و ئابووری کۆمەلگات چۆنی پێویستەکە تەشکیل بدرێتەوە، ئەمەی کە ئێستا هەیە لاپچێوە مۆدێلێکی تر لە بەڕێوەبردننی کۆمەلگا و بەڕێوەبردننی ئیقتصاد بە دەرەجە یەکەم، نەک بەڕێوەبردننی سیاسی بەتەنها، ئەمە بێتە پێشەوە بە جۆرە لە جۆرەکان ئێمە هەمیشە وا هەستەکەی کە شێشەمان لەگەڵ بۆژوازیایە، یعنی شێشەمان لەگەڵ بۆژوازیە بە ئەحزابەکانیەوە، بە جوڵانەوەکانیەوە، بە ئایدۆلۆژیەکانیەوە، وەک ئەوەی زۆرتر لەوەی کە کێشەمان لەگەڵ خودی سیستەمەکەیە هەبێ، وەک ئەوەی بڵێ کە خودی سیستەمی سەرمایەداری مەندووجی بۆژوازیە نەک پێچەوانەکەی، نەگەوەی کە ئێمە سیستمێکی ئابووری دیاریکراومان هەیە کە پێویستی بە ئاڵ و گۆڕە و بۆیە ئێمە پێویستمان بۆیە دەسەڵاتی بۆژوازیش لە دەسەڵات بخەین. یعنی ئەو تێگەیشتنە ئەو جۆرە تەسویرکردنە لە قەیران، ئەو جۆرە تەسویرکردنە لە ئەزمە زۆر جار ئەم تێڕوانینە دێنێتە پێشەوە، گەرچی بە سەریحیش نایڵێ، بەڵام هەستەکەی لە پشتی ئەو تەشخیصەوە بۆ ئەزمەکە بۆ قەیرانەکە ئەم جۆرە تێڕوانینە وەستاوە.